گەنجی کورد 10,000 جیرفان نییە یا ناتوانێت عشقی وەکو هەموو مرۆڤێک عاشق دەبیت حەزەکە ژیانی هاوسەری لەگەر پێبینی لۆ مناڵەکەی جلکێک بکڕێ کورە دەیان نەخۆشی لە بێپارەی ماڵ ئاوایی لە ژیان دەکەن دەیان 2 جیل 3 جیل سێنەوە لە باووە پیرانمانە بۆ ئێستاکە قوربانی ئەو وەزان پارەیان نییە تۆ واز لەنەوەی هەر بارزانی بێنەکە یاننەوەی تاالبانی پاول و قوباد چابوو 2 هەبوو ئەی زۆرچی ماڵی بارزانی 50 نەبوو کو دەژین یان بڕوا بکە هەموو فڕۆکەی تایبەتیان هەیە ژنەکانی هەردوو بنە ماڵە بە فڕۆکە دەدەچن هاتچۆیان نەکرد فازل میرانی لەو ماوانەی کە ئەمە لێمان کەشف کرد لەگە ئەڤین هوروری پەیوەندی هەیە و مسیارە و ئیتر دەڵێن نازانم کادیری پارتی دەرێن مەسعود بانجی کردەوەتە حیات بردی بڕۆ بهینە بەهەرحاڵ قسەی مە لەسەر ئەوەیە وەرە بزانم چی کردیە لە بۆی چی کردیە لەوەیە فازل میرانی ئەو پارەی لە چێ بوو چ کاسبەکە خەڵکی شنگال بوو بە دەردی خۆی گوتنیا بە ئاگالەکەواتە ناو ڕێبازی بارزانی بە ملیاری وا لێی دەرچووە لەگە ئەوها دەستیشی سوورە فازل دەست سوورە بە خوێنی سەدان کەسی تێکۆشەری وە کوڕە و ڤاکرەی بەهەرحاڵ ئاوریان ئەڤین هوروری کۆن کۆمیتەی ناوەندی بوو لە ڕێکخراوە جەماوەریەکانی پارتی سەرپەرشتی دەکرد زەویەکی نایابی لاوانی لەگە کوڕەکەی فازل میرانی فرۆشت 1 ملیۆن دۆلاری لێ قازانج کرد من ئەوە دەڵێم بەخۆم پەیوەندیم بەو لیژنەی کرد کە بارەگای بارزانی بوو هەڵە نەما ئەو کوڕێ بوو کە لە کاک عەلیس هەمە ساڵەحیدا لە ناو پەرلەمان مەردان خدر بوو ئەبزانم وتی هیچ قسە ناکەم نایگۆ درۆیە گوتی هیچ قسە دە بۆم نییە قسە بکەم بەهەرحاڵ بەدەر لەوە ئەڤین هوروری مێردی هەبوو نازانم فازل میرانی بەس عەزی لە ژنی بە مێردە ژنی ئەو ژنە ژیانیشی شوبراکەی خۆی پارچە پارچە کرد شوبرای ژیانی ژنی دووەمی ئەڤین هوروری سێمیتی یەکێکی لە ئەمریکایە ژیانینا شوبراکەی پارچە پارچە کرد لەبەر ئەوی ناقایل بوو بە زۆرم لێ لە مێردەکەی برد شوبراکەی ناقایل بوو برای مێردەکەی ئەوی پارچە پارچە کرد لە دووهۆچ مێردی هەبووە مێردەکەی لەیلی جیانە دەبووە لە ئەڤین هوروری لە زیندان قمار چی بووە لە زیندان بووە 25 دەفتەر دۆلار قەرزار بە فازل میرانی پێی گوتی هەر 25 لۆ دەم بەو مەرزەی ئەڤین هوروری جیابیەوە گوتوی باشە حامی ناردیە پەنجەمۆری پێکردیە 25 دەفتەری داکێ بەس حەقی جیابوونەوەی ئەوە بەس پێشە چی بەدەر لەوە ئەڤین هوروری گوتیم حەزم لە زێڕ نییە یەک خانی ئێمپایری لۆکڕیا دەڵێن هەتا 1 ملیۆن دۆلاری دەکات بەدەر لەوە ژیان لە مەحکەمەی یەکتری جیابوونەوە لەگە ژیانی کار بەناو مابوون لەگە یەکتری ژیان و منداڵەکانیشی بەو مەرجێ قسە لە بۆ میدیاکان نەکەن پارەیەکی خەیاڵی داوا من نازانم بەس دەزانم وتیانێشی لاوانە ڕێستورانی سەفەیرە پێ بەداویەتی بە ژیان و کوڕەکانی یەکێک لەوانە پارەیەشکە زۆری خەیاڵیشدایەتێ بالمقابل کە بەس واز بینی ینی نەی کاتە هەراوگۆریا و مشکلە لەبۆی لە میدیا تۆ وەرە ئەوە سکرتێری پارتی بەردەوام مەکتەب سیاسی وایە سکرتێر بووە ئەوە بەس ئەوەندەی هەبووە لە بۆ یەکشن هینانی چ پارەی خەیاڵی سرف دەکەنی ئەو میلەتە نەکبەتەی لە زەوقیانەت بێ فازڵ عمرت 80 ساڵە تەق و تۆقەکت پێت نمایە یعنی 2 ملیۆن دۆلاری دەی ئەوە دەینیتن داخۆ چەند ملیۆنت دایتە بەوەی بۆی دوای لە هەموو ئەوە گرنگتر ڕێ قسە دەکە هەڵگری ڕێبازی باشە بەس بەمبرێ ئەنگۆ بە چ دەوڵەمەند بی ینی فازل میرانی بە چ دەوڵەمەند بری ناوە حزبەی ئەگەر پارەی ئەو میلەتە نەبی کە ئەنگۆ تابقی دوونە تابقی یەک بنەماڵەکان ئەو هەموو گەنجێکی کوردی نەکبەتیش خەونی ئەوەیە 100 دۆلاری لە جیرفان بی خەونی ئەوەیە بگاتە عاشقەکەی هەدیەکی لە بۆ بکڕی پیاوە کورت خەونیان ئەوەیە مناڵەکانیان کە داوای شتە چاکلیان بکڕی سەیری ئەو ساقیتانشکەن لۆ گەل و گونەی مردی کو های لایف دەژین و کو پارەی ئەو میلەتی خەرج دەکەن ئەزا قسانش کەی دەڵێن ئەوە وڵاتی دوژمنی کورد و کوردستانی